یانەی سەی سادق دوو ئاستی جیاواز لە نێوان قۆناغی یەکەم و دووەمدا. لە یاریەکانی خولی پلەیەکی کوردستاندا یانەی سەی سادق میوانداری یانەی کفری کرد. یاریزانانی سەی سادق لە یاریەکانی خولی پلە دووی کوردستانەوە ئەگەر چی توانی خۆی بگەێنێتە ڕیزی خولی پلەیەک، بەڵام لە دوو ڕوبەڕووبوونەوەیدا لەو خولەدا بەرامبەر کفری شکستی هێنابوو. دواتر کێبڕکەی هەردوویانە بۆ خولی پلەیەکیش بەردەوامی هەبوو کە قۆناغی یەکەم جارێکی تر یاریزانانی کفری و سەی سادق بەیەک گەیشتن و ئەو یاریە بە یەکسانبوون کۆتایی هات کە لەو قۆناغەدا کفری ئاستی بەرزیان پێشکەش کرد. لە بەرامبەردا یاریزانانی سەی سادق سەرڕای پاڵپشتی بەردەوامی هاندەرانیان، بەڵام ئاست و ئەنجام یاریزانەکان لە جێی داوای هاندەراندا نەبوو. بۆ قۆناغی دووەم یاریزانانی سەی سادق گەیشتنە ئەو بڕوایی دەبێت ماندووبوون و کۆششی زیاتر بکەن تا کەمترین خزمەت بە هاندەرەکانیان بکەن کە ئەویش بردنەوە بێت و ڕێگا نەدەن یانەکە بگەڕێتەوە بۆ ئاستی ساڵانی پێشووی. لەو یارێدا یاریزانانی هەردوو تیپ لە زۆربەی کاتەکاندا لە نێوەڕاستی یاریگا کێبڕکەی بەهێزیان دەکرد تا لەو ڕێگەیەوە ئاسان کاری بۆ هێرشبەرەکانیان بکەن و گۆڵێک تۆمار بکەن. گێمی یەکەم یاریزانانی هەردوو تیپ بەبێ تۆمارکردنی گۆڵ یاریگایان بەجێهێشت. بۆ تەواوکردنی بەشی دووەم یاریزانانی سەی سادق بۆ زیاتر گەرم و گوڕی و جۆش و خڕۆشی هاندەرە دڵسۆز و خۆراگەرەکانیان کە بە شکست و بردنەوە پاڵپشتیانن، کفریش بۆ کەمکردنەوەی پاڵە پەستۆی هاندەرانی خاوەن یاریگا تەنها دەبوو گۆڵێک تۆمار بکەن. سەرەتای گێمی دووەم ڕاهێنەری سەی سادق پەنای بردە بەر ئەنجامدانی یەکەم گۆڕانکاری لە ریزی تیپەکەیدا کە ئەو یاریزانە کلیلی دەرگای یارەکەی پێبوو. هاتنە ناوەی بۆ نێو یاریگا تەنها 4 دەقیقەی پێویست بوو بۆ ئەوەی بە کفریەکان بڵێت ئەمە ئەو یاریگایەیە کە دەبێت هەموو تیپێک شکستی تێدا بچێژێت. ئەمەش بە سوودوەرگرتن لە کۆرنەرێک مەحموود شاکر بەسەرێکی زێڕین گۆڵی یەکەمی یارەکەی لە بەرژەوەندی سەی سادق تۆمار کرد. ئەو گۆڵەش بەز بوو بۆ ئەوەی هاندەران زیاتر هان یاریزانەکان بدەن و متمانەبوون بە خۆیان پەیدا بکەن و دەبێت بە بردنەوە یاریگا بەجێبێڵن. هەوڵەکانی کفری بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە بێسوود بوو. یارێکەش بە گۆڵێکی بێ بەرامبەر لە بەرژەوەندی یانەی سەی سادق کۆتایی هات. بەو ئەنجامەش هەردوویانە بوون بە خاوەنی 13 خاڵ و چاوەڕوان دەکرێت لە هەفتەکانی داهاتوودا گۆڕانکاری لە ریزبەندی کۆمەڵی دووەمدا ڕوو بدات بۆ وەرگرتنی ریزبەندی پلەی دووەم کە لە ئێستادا یانەی دەربەندی خان بە جیاوازی 3 خاڵ لە پلەی دووەمی کۆمەڵی دووەمدایە و کفری و سەی سادقیش بە 13 خاڵ ریزبەندی 3 و 4 گرتووە. سوارە کەریم، کورسات نیوز، شارۆچکەی سەی سادق.